بابەتێکە پەیوەستە بە سیستەمی خوێندنی ئەم ساڵەوە بۆ خوێندکارەکانمان کە باس لەواکەین لەم ساڵدا کۆمەڵە بڕیاری جیاواز لەلایەن وەزارەتەوە بۆ سیستەمی خوێندن ئەچێتە بواری جێبەجێکردنەوە و خوێندکارانەوە چەند ڕۆژێک ئاچنە ناو خوێندنگاکان و ئەوەش جێکی دڵخۆشیە بۆ هەموو لایەکمان. بەڵام لە هەمان کاتیشا کۆمەڵی پرسیار لای دایک و باوکان و هاوڵاتیان و ئەو کەسانە دروستە بێت کە ئایا ئەم ساڵ کۆمەڵی وانەی تایبەت هەیە لە ناو خوێندنگاکانە، ئایا ئەم وانانە وەکو ساڵانی پێشووتر ئەخوێنرێت و مامۆساک ئەتوانێت لەو وانانەیە وانەی خۆی بڵێتەوە، یاخود ئەم وانانە ئەبنە بە شوێنگرەوەی قەرەبووی ساڵانی پێشووتر کە نەتوانرەوە کۆمەڵی وانە جێبەجێ بکرێت بە تایبەتی وانەی هونەر. لە خوێندنگاکانە وانەی هونەر گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ خوێندکار. ئایا لەم ساڵدا کە لەگەڵ سیستەمی خوێندن بەڕێوەچێ وانەی هونەر وەکو خۆی ئەخوێنرێت یاخو ئەخرێتە بری ئەو وانانەی کە لە ساڵی پێشووە لە دەست چووە نەیانتوانیوە خوێندکار بیخوێنێت. ئێمەش بۆ دڵنیابوون لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شەماڵ فامیمان کردووە وەکو سەرپەرشتیاری پەروەردەیی لە بواری هونەرە کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. کاک شەماڵ بەخێر بێت و باش بەیانی بینەرانی کورساتیش باش. سپاسیۆ سەرەتا پیرۆزبایی ساڵی خوێندن لە تەواوی خوێندکاران مامۆستایان دەستی کارژێڕی قوتابخانە بۆ هیوای ئەم ساڵی خوێندنی 2021-2022 ساڵێکی زۆر سەرکەوتوو بێت. هەموو ئەو کێشە و مەشاکلانەی کە بەهۆی پەتای کۆرۆناوە یەخەی هەموو دنیای گرتووە بەشک و ئەم ساڵ ئەم پەتایە دوور بکەوێتەوە و قوتابیان و خوێندکاران بەڕوویەکی گەش و بە هیوایەکی گەشەوە چنە ناو خوێندن. دەستەکانی خۆش بێت. سپاس بۆ تۆ مامۆستا وەک سەرپەرشتیاران ئێوە بەڕێستان کۆمەڵی مامۆستا هەیە لە بواری هونەرە لە ناو خوێندنگاکانە، هەم لە ناو سنتەری شاری سلێمانی هەم لە قەزا و ناحیەکانیش کە مامۆستایان نەچنەوە ئەو بوارە. لەم ساڵا لەگەڵ بڕیارەکانی سیستەمی خوێندنە هونەر ئەچێتەوە بواری جێبەجێکردن و خوێندکار بخوێنێ یاخو ئەبێتەوە بە قەرەبووی ئەو وانانی کە لە ساڵانی کیان نەخوێنراوە. بە تایبەتی لەم ساڵ کە بڕیارێک لە وەزارەت ئەبێ وانی هونەر و وەرزش وەکو تەواوی بابەتەکانی تر بخوێنرێ و گرنگی پێبیرێ، چونکە بەڕاستی وانەی هونەر و وەرزش لە قوتابخانەکانە تایبەتمەندی خۆی خوێندکار ئەتوانێت لە ڕێی وەرزش و هونەرەوە کەسایەتی خۆی بەهێزکە. ئەوە وانەیەک نییە بتوانین ئێمە وەلای بنین. دیارە ساڵی پار بەهۆی کێشەی کۆرۆناوە کە چەند مانگێکی کەم دەوام کرا توانیان مەسەلەن یا بڕیاری وایاندا کە هونەر و وەرزش و هەندێک لە بابەتەکانی کە تۆزێک وەلا بنێن و بابەتە سەرەکیەکان بخوێنن. دیارە ئەم ساڵ بەوەی کە سەرەتای مانگی باڵێن 14 مانگ لە زەنگی قوتابخانە لیرە و دەرگای قوتابخانە کرایەوە کە ئەبێ هەموو بابەتەکان گرنگی پێبیرێ بە تایبەتیش هونەر و وەرزش، چونکە خۆتان نەزانن مامۆستایان و بەخێوکارانی قوتابی ژەزان کە هونەر چەند گرنگە بۆ دروستبوونی کەسێتی مناڵ. وانەی پەروەردەی هونەر چەند گرنگە بۆ ئەوەی کە مناڵ وا لێ بکەین کە بچێتە ناو کۆمەڵگا، مناڵ وا لێ بکەین کەسایەتێکی بەهێزیە بێ، مناڵ وا لێ بکەین کە باوەڕی بەخۆی هەبێ. دیارە بۆ ئەو بابەتە وەزارەتیش زۆر بە گرنگیەوە لە بابەتی وەرزش و هونەرە ڕوانێ بۆیە بە تاکید کەسوکاری خوێندکاران دڵنیاکەینەوە کە هەموو بابەتەکان ئەخوێنرێت بە تایبەتی گرنگی تایبەتی ئێرێ بەوانی وەرزش و هونەر. زۆر باشە. جا مامۆستا شەماڵ چۆنچۆنی دابەشکاریە کرێ بۆ وانەکانی وەرزش و هونەر؟ بە نمونە ئەگەر نمونەی هەفتەیەک وەرگرین، لە هەفتەیەکە لە نێو خوێندنگاکانە چەند جار خوێندکاران وانەی وەرزش و هونەر ئەخوێن؟ یعنی بیر لەوە کراوەتەوە کە خوێندکار ڕەنگە ئەگەر 5 وانە بخوێن 5 دەرسی هەبێ یاخود 6 دەرس بێ لەسەر یەک ئەم وانانە ئەگەر تەواوی وانەکان کوردی و بیرکاری و ئەوانەی کە زۆرتر پێویستیان بەوەیە کە مێشکیان هیلاک ببێ بیر لەوە کراوەتەوە کە وەکو ئیسراحەتێک وەکو پشوویەک لە نێو وانەکانە وانەی وەرزش و هونەر دابنرێت. بەڵێ دیارە دابشکردنی بە شەوانە ئەو شتێکی مەرکەزیە، ینی لە باڵێن لە وەزارەت بە شەوانەکان بۆ هەموو بابەتەکان دابش کراوە. وانەی هونەریش کە 2 بە شەوانەیە لە هەفتەیەکدا دیارە دەبێ بەڕێوەبەری قوتابخانەکان زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو 2 بە شەوانەیە بکەن. نابێ بخرێتە دەرسی یەکەم و نابێ بخرێتە دەرسی کۆتایی کە 5ەمە یا 6ەم. بەڕاستی ئەبێ وانەی وەرزش و هونەر لە بینی وانە زانستیەکان و وانە عیلمیەکان ئابێت بۆ ئەوەی خوێندکار ئەو زەختە نەفسی کە تووشێ بێت لە وانەیەکی بیرکاری بۆ نمونە زۆر ماندوو ئەبێت
کاتێ دێت دوای ئەو هوەرە ئەم هوەرە وای لێکە ئارامیەگە بەخشێ بە تەلەبەر تووشی حاڵەتێکێکا کە ئامادە بێ بۆ دەرسەکەی دوای ئەوە ئەگەر بۆ نمونە دەرسی زانست بێت لەبەرەوە من لێرەوە داوا لە بەڕێوەبەری خوێندگا بەڕێزەکانەکەم قوتابخانەکانەکەم کە لە کاتی دانانی خشتەی وانەکانە زۆر بە وریایە و مامەڵە بکەن کە دەرسی هوەر نە لە یەکەم بێ و نە لە ئەخیر بێت لە بینی وانەکان واتە لە هەفتەیەکە دوو جار دابشکاریەکە لە هەفتەیەکە دوو جارە بۆ وانەکە. زۆر باشە. بچینە سەر و بابەتی ئێوەکو سەرپەرشتیاران بەردەوام سەردانکردنتان هەیە بۆ خوێندنگاکانە و مامۆستا بەڕێزانی کە وانەی هوەر ئەڵێنەوە ڕۆژانە ئەبێت ئەو وانەیە هوەر بێت یعنی ئەبێت تۆ شتێک فێری ئەو خوێندکارە بکەیت بۆ نمونە ئێوە بەڕێزان کە سەردانەکەن ئەبێ بۆ خوێندکارە بڵێ چی فێر بوویت هوەر چی ئەزانی ینی یان بۆ نمونە وەرزش ئەمیش بابەتێکی گرنگە کەوش مامۆسای خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە داچەند ئەم پرسیارە لای دایک باوکان دروست بووە وانەی هوەر زۆر جار ئەبێتە وانەیەکی پشوو بۆ خوێندکار نەک هوەر بخوێنێت ئەمە زۆر گرفتێکی گەورەیە تا چەند ئێوە وەکو سەرپەرشتیاران جەختان لەوە کرۆتەوە کە هوەر بخوێنرێ نەوەکو ئەو وانەیە بۆ نمونە من زانستم هەیە بیرکاریم هەیە لێرەیە پشوو نێمیتە بۆ خۆم چیەکەم لەگەڵ هاوڕێکم قساکەم ئەچمە دەرەوە نە هوەری فێرکە بزانم مناڵە حەزی لە چییە حەزی لە ڕسمە حەزی لە نواندنە حەزی لەوەیە سێری فلم کات ینی مناڵ گیانێکی جیاوازە مامۆسا ئەتوانی تۆ زۆر شتی لێ دەربێنیت تا چەند کار لەسەرم بابەتە کراوە پرسیارەکە جوانە دیارە گرنگی وانەی هوەر ئەبێ سەرەتا لای مامۆستا هەبێ خۆی مامۆستا باوەڕی بەوە هەبێ کە مامۆستای هوەرەکە کە ئەم وانەی ئەم گرنگە ئەم وانەی ئەم یەکێکە لە باڵین وانە ئاساسیەکان لە قوتابخانە ئەگەر ئاساسی نەبێت داینانێت یەکەمە بێ مامۆستاکە خۆی باوەڕی بەوە هەبێت کە ئەم دەرسەی دەرسێکی زۆر ئاساسی و پێویستە گرنگی پێ دووهەم بەڕاستی ئیدارەی قوتابخانە دەستی کارژێرە قوتابخانەمیش بە گرنگیەوە ئەویش لە هین بڕانێ بەداخەوە بەڕاستی لە هەندێک قوتابخانەکان دەستی کارژێرە قوتابخانە بەو گرنگیە سەیری وانەی هوەر ناکەن بەڵام بەگشتی نەخێر زۆربەی قوتابخانەکان بە گرنگی سەیری ئەم وانەیەکەن ئێمەی سەرپەرشتیارانیش کە ئاچین سەردانی قوتابخانەکانەکەین مامۆستاکانە بینین دیارە جەخت لەواکەینەوە کە ئاڵین وانەی هوەر ئەوەندە گرنگە کە کەسایەتی مناڵ دروستەکە مادەم کەسایەتی مناڵ دروستەکە بێبم بە گرنگیەوە سەیری وانەکە بکەین بەڕاستی لەوانەیە لێرە و لەوێ هەندێک جار مامۆستایەک ئەوش نابێتە نمونەی هەمان مامۆستایەک بێت بە جۆرێک لە جۆرەکان ئیهمالی دەرسەکەی کامەجێ بەڵام زۆربەی مامۆستایان بە خۆشحاڵیەوە کە وانەکان زۆر بەجددی ئەڵێن و کاریش لەگەڵ قوتابی ئاکەن کاریش لەگەڵ خوێندکاراکەن کە خۆ دەزانی مەسلەی پەروەردەی هوەر ئەتوانێت ئەو مامۆستایە کارێک بکە ئەو هیوایەتانی ئەو مناڵە بدۆزێتەوە بزانێ ئەم مناڵە حەزی لە چ جۆرە هوەرێکە حەزی لە چ بەشێکە لە بەشەکانی هوەر بەڕاستی ئەوواکەوێتە سەر وریایی مامۆستاکە تا چەند تەعامل لەگەڵ ئەو مناڵەیەکە هەستەکە ئەوانەی کە ئەو ئەوێت یا ئەو خولیانی کە هەیەی ئەم بتوانێت بیدۆزێتەوە لە کاری لەگەڵکە زۆر جار ئێمە ناڵین هەموو ئەو مناڵانە بنە هوەرمەند نەخێر بەس با ئەم مناڵە فێریەوە بێت چێژ لە کارێکی هوەری ببینێت با مناڵە فێریەوە ببێ جۆ لە مۆسیقا بگرێ با لە تابلۆیەک بڕوانێت لەبەرەوە ئەمە ئەرکی مامۆستایە و ئێمە ژۆک و سەرپەرشتیاران جەختەکەینەوە کە ئەڵین مامۆستای بەڕێز جەنابەت تایبەتمەندی و پسپۆڕیت لەم بوارە هەیە ئەبێ ئەو تایبەتمەندی و پسپۆڕیە بەکاربێنرێ بۆ خزمەتی مناڵ ئێمە هەمووان هەموو ئەوی لە پرۆسەی پەروەردایە لە بچووکترین کەسەوە تا گەورەترین کەس هەمووان ئەبێ لە خزمەتی مناڵاوین لە خزمەتی خوێندکاران ئێمە لەگەڵ خوێندکارانین ئەگەر خوێندکار نەبێ ئێمە هیچ زۆر باشە جا مامۆستا کە ئەوترێ وانەی هوەر بوارە جیاوازەکانی هوەر ئەگرێتەوە یعنی لەم وانەیە ئەخوێنرێ حەزەکەم باسێکمان لەو بۆکوی لە خوێندنگەکانە زیاتر وانەی هوەر چی فێر ئەبن چی زۆرتر لەگەڵ خوێندکارەکانە هەوڵ ئەدرێ بۆ ئەوەی کە وەگەسە ئاماژەشە پێکرد توانەکانیان بدۆزرێتەوە ئەو بەهرەی کە تیانە هەیە بدۆزرێتەوە هەموو بوارەکان یاخو بوارێکی دیاری کراوە ئەخوێنرێت بەڕێزم پێشتر لە ساڵانی ڕابردوو یا باڵین لە پێشترا لە خشتەی دابەشکردنی وانەکانە ئەنووسراوێنە ئەگەر بێتەوە بەڵێ ئەمە تەنها تەرکیزانەکەدا سەرویانەوەتە بەش هوەری شێوەکاری بەڵام لە پاشان سیستەمەکە گۆڕا و ناوی وانەکە گۆڕا بە پەروەردەی هوەر
هەمووشمان مامۆستا ئەو شاخ و داخەکە زانین بەڵێ، بەڵێ. ئاوەکە زانین ئەومان فێریەوە بوون. ئێستا کەوانەکە بۆ بە پەروەردەی هوەر یعنی هوەر بەگشتی ئەو کەس ئەو مامۆستا بەڕێزە ئەکرێ هوەری وێنە کێشانی فێر بکات ئەکرێ هوەری شانۆ ئەکرێت زۆر جار مەسەرەن هەندێک هوەری سەما و ڕقس و ئانەی فێر بکە یعنی هەموو هوەر هەت ئەکرێ فیلمێکی واتە دابش کراوە بۆ نمونە لە تەواوی ساڵەکە ئەوانەی هوەر مامۆستاکە دابشی کردووە بۆ ئەوەی کە لەم ساڵات چی و چی بە خوێندکارەکان بڵێ ئەبێت مامۆستا پلانێکی ساڵانەی هەبێت ئەمە مامۆستا بەڕێزێک پلانی ساڵانەیە لەو ساڵان و سێت مەسەرەن بۆ پۆلی بۆ نمونە 5 ئەم بابەتانە ئەخوێنین ئاواهی دابەشیەکە بۆ جۆرە ئەنجاتوانێت ئەمە بابەتەکان هەمان ڕەنگ بکات شانۆی تێ بکات هەندێک لە هوەرەکانی تر وەکوتن گۆرانی هەرچەند ئەوانە لە با بڵین سرود و گۆرانی هەیە دەرسێکی تایبەت لەوە ئەخوێنرێ بەڵام ئەکرێ ئەم مامۆستایە ئەمە جاکراوەتەوە سرود جاکراوەتەوە لە هوەر لە بازنەی یەکەم ئەوە هەیە گۆرانیش هەیە بێزگە لە پەروەردەی هوەر بەڵام ئەمە ئەکەوێتە سەر بەڕاستی توانای مامۆستا زۆر جار مامۆستاکە دەرچووی پەیمانگای هوەرە جوانەکان بەشی شانۆیە زیاتر ئەم گرنگی بەلایانی شانۆ ئەدا لە دەرسی پەروەردەی هوەر هەندێکە لە بەشی شێوەکاری تەواو کردووە بەشی شێوەکاری گرنگی زیاتر بێ گرنگەوەی ئەم مناڵە هەمە چەشنە یا باڵین هەموو جۆرەکانی هوەری فێر بکرێت پێی ئاشنابێت ئەم مناڵە بزانێت مەسەرەن ئالەتێکی مۆسیقای پیشان بیت بزانێت ئەمە ناوی چییە بۆ نمونە بزانێت هوەری وێنە کێشان چییە پەیکەرسازی چییە مەسەن سیرامیک چییە بەو جۆرە باشە ئێمە هەمیشاڵین سیستەمی خوێندن ئەو پەرتوکەیە کە مامۆستا جێبەجێیەکات بەڵام هوەر گیانێکی فراوانە جیاوازترە لەو سیستەمە خوێندنە تا چەند گرنگە ئەو کەسێک کە هوەرەڵێتەوە خۆی هوەرەکەی تیابێت و هوەری دەربڕینیشی هەبێت وەزای دەنەوەش بتوانێت کە من شەو دایک و باوکسی جەدۆلەکەی مناڵەکەی کرد مناڵەکە کە سێرەکات وانەی هوەری هەیە دەموچاوی یەکرێتەوە دڵی خۆش هەبێت و لە هەمان کاتیشا یارمەتی دەرێکی تریش ئەبێت بۆ وانەکانی تری تا چەند گرنگە ئەگەر من هوەرم پێ نەبێت چی بم بە تۆ کاکە سەرکۆ یەک شت هەیە زۆر گرنگە پەیمانگای هوەرە جوانەکان ساڵانە کۆمەڵێک مامۆستامان بۆ بەرهەمەیەنێت کە ئەم مامۆستایانە ئەوەی دەرچووی پەیمانگای هوەرە جوانەکان وەک پیشەی مامۆستایی حەزەکەم ئەوانە بەهەڵە تێنەگەن وەک پیشەی مامۆستایی تەواو ئامادە نەکراوە ئەمە ئامادە کراوە بۆ ئەوەی کە وەک هوەرمەندێک بێتە ناو بواری ژیان وانەیەکیش نییە تۆ لە پەیمانگا بڵێ مە مامۆستایەت توی خوێن کەواتە وانەیەکی تایبەت نییە یا بەشێکی تایبەت نییە بە مامۆستایانی هوەر کە ئەمەد کە دەرسێک تڕۆکتەدریسی پێ بووترێ هەموو ئامادە بکرێ بۆ مامۆستایەتی لەبەرەوە ئەو وەکو هوەرمەندێک لەو پەیمانگایە دەرەچێتە ناو ساحەی وەزارەتی پەروەردە و لا ئێمە ئەبێ بە مامۆستا کەواتە تۆ بچێنەتەوە هەمووی مؤهل نییە 100% بۆ وتنەوەی وانە ئەبێ مامۆستا کە دێتە ناو پرۆسەکەەوە ئەبێ خۆی ئامادەکە خۆی پەروەردە بکات خۆلی تایبەت نییە بۆ ئەم بابەتە زۆر جار ئێمە باڵین وەرکشۆپی یا دەرسی تایبەتی ئەوانیان بۆ ئەەکەین ئەوە یەکێکە لەو کارانەی کە ئەکرێت ساڵانە بەڵام ئەوەیە مامۆستا ئەبێ خۆی ماندوو بکە هەوڵ و ماندووبوونی خۆی واکە کە بتوانێت لە دەرسەکە سەرکەوتوو بێت ئەو ئەبێ بەڕاستی مامۆستا ئەمەش دووباراکەمە بێ خۆی گرنگی بە بابەتەکە بە خۆی بە گرنگی بزانێ ئەنجا ئەتوانێت کار لە قوتابی و لە خوێندکارەکان بکە با هەمێتەوە سەیری ئەوانەیە بکەن دەستەکانی خۆش سپاس بۆ تۆ بە هیوای ئێوەش کە وەکو سەرپەرشتیاران بە دوای ئەو خاڵەوردانەیە هەمیشە بە دواتاسوودانە بێت بۆی کە بتوانین هەمیشە خوێندکارەکانمان وەکو لایەنی دەرونی ئامادە باشیکی باشتریان هەبێت و بتوانین خوێندنیان زیاتر لا خۆشەویستکەین دووبارە سپاس بۆ ئامادەبوونە.